بووک و زاواکە لەسەر پردەکە ڕاوەستاون. زاوا دەستی بووکی تونتر گرت بوو، نەوەکو لە تەختەدارەکان بکەوێتە خوارەوە. هێواش هێواش لەسەر پردەکە دەڕۆیشتن کە سوکاریان لە خوارەوە وێنەیان دەگرتن. وێنەیەک تاوەکو مردن ئەو پردە لە بیرەوەریەکانی بووک و زاواکە دەهێڵێتەوە. وەڵا شوێنێکی خۆشە و سیاحیە، هاتین بۆ ئەوە ڕەسمگرتن و لەگەڵ برادەران و خزمانە. دیمەنە کەلتوریەکەی پردەکە دەیان بووک و زاوای بۆ ئەو شوێنە ڕاکێشاوە. ئەوێ شوێنی پەڕینەوەیە. گەشتیارانش ڕووی تێدەکەن. ئەوانەی بۆ مەلەوانیش ڕووی تێدەکەن، دایانەوێ لەوێ خۆیان فڕێ بدەنە خوارەوە و چێژ لە مەلەوانەکەیان وەربگرن. لێرە بەرزە شوێنێکی خۆشە بۆ مەلەوانکردن. لەتەکە ئەم دەسرە بۆ خۆمان دانیشتین دەروایە مەلەشی لەسەرەکەین و بە خۆمان زۆر فڕێدەن و هەڵاتیانیش زۆر بەسەری داپاڕنەوە. پردا لە دار دروستکراوەکە ئەوەی هەمووان حەز دەکەن بەسەریدا بپەڕنەوە. لە ئەنجامی زەحمەتی پەڕینەوەی قوتابیان دروستکراوە. بەهۆی نەبوونی قوتابخانەوە قوتابیانی گوندەکانی دەڤەری شێخ بزەنی بەم پردە لە زێدەپەڕنەوە تا لە ناحیەی سێگرتکانی ئەو بەریزەیەکە درێژە بە خوێندن بدەن. خەڵکی گوندەکانی شێخ بزەنی لە ساڵی 2013 ئەو پردەیان دروست کرد. ئەو پردا بە شێوەیەکی کەلتوری زۆر بە سادەی و جوان دروست کراوە. ئەوانەی دێنە ئێرە بێ ئەوەی کارێکەکەن لەو بەر هەبێت حەز دەکەن لێرە بپەڕنەوە. منش حەز دەکەم لێرە بپەڕمەوە. مامۆستایەکی ئاینی پێشنیاری دروستکردنی ئەو پردەی کردووە و هەر خۆشی سەرپەرشتی دروستکردنی کردووە. بیرۆکەی دانانی ئەمە شتێک یانیەوە نەبوو کە شانازیەکی گەورەی پێوە بکەین. ئەمە لە ئەنجامی ئێش و ئازارێکی سەختی کۆمەڵێک خوێندکار کاتچیان دەکرد قوتابی بوون لە سێگرکان دەیان خوێن. خەڵکی گوندی شەوجێر و دەرماناو بوون لە پۆلی نۆ بەسەرەوە. زستانان کە دەهات نەدام زێ ئەلەوێ بە کەڵک ڕایانە کێشا بۆ ئەو سەرەوە کەڵەشی چوب. ئەو کەڵەکە چوپە جاروا بوو هەوای تیان ناما، جاروا بوو پەنسەرە بوو. ڕۆژی وا بوو سەرما بوو کە تەلەبەکان دەپەڕینەوە دەستیان دەتەزی، قاچیان دەتەزی. تەلەبەیەکیش سەفەرێکیان گەڕایەوە ئەمە تێک چوو بوو پێشەوەی کە ئەمە دروست بکەین هێشتا تەواو نەبوو. نەگەیشتبەوە بەرەوە خنکاوە هیچ شەوجێر بوو. پانی پردەکە 1 مەتر و درێژیەکەشی 150 مەترە. جارێک بەهۆی لافاوەوە ئاو بردوێتی پاشان دروست کراوەتەوە. ئەم جارە دوو پای بەهێزی بۆ کراوە کە بە چیمەتەوە بە زەوی بەسراوەتەوە. ئەو چوار تەڵسیمە بە هەر چواری بای 1,200,000ەوە لەسەر ئەرکی خێرخوازی بڵێن خەڵکی مەنتیقەکە. پیاوە هەیە 3,000 دا، پیاوە 5,000 داوە ئیدی ئاوە. پردەکە هەردوو پارێزگای هەولێر و کەرکووک لە باشووری کوردستان بە یەکتر دەبەستێتەوە. گوندەکانی ئەمبەر و ئەو بەریزەیەکە خزمایەتیان لەگەڵ یەکتردا هەیە و کاریان پێکەوەیە. بۆیە دەیانەوێت پردێک هەبێت ئۆتۆمبیل بەسەریدا بپەڕێتەوە. خۆی سەرەتا تونند و تۆڵ بوو، زۆر چاک بوو، بەڵام جاروا هەیە 15-20 نەفەر دێتە بانی هەمووی بڵێن بەم لاو بەولایە دەهێنێ و دەیبا و لە قوڵۆقی کردو زۆر. هەرچەندە نەبوونی پرد کاریگەری هەبووە لەسەر چۆڵتربوونی گوندەکانی ناوچەکە، بەڵام ئەو پردە لە دار دروستکراوە ئومێدی ئاوەدان بوونەوەی گوندەکانی بۆ خەڵکەکە دروست کردووە. دەڵێن ناچاری دایکی داهێنانە. دروستکردنی ئەو پردا نمونەی زەحمەتی ژیانە. بەهۆی هەرەوەزی خەڵکی گوندێکەوە کار ئاسانی بۆ دەهێن قوتابی و خەڵکی دەڤەرەکە کرا. سۆران بەهادین،
ڕوودا و پردی نێوان دەڤەری شێخ حوسێنی و ناحیە سێگرکان.